لە بەرامبەر ئەنجامدانی ئۆپراسیۆنەکەی هێزە تایبەتەکەی ئەمریکا و هێزەکانی پێشمەرگە لە نزیک قەزای حەویجەی باشووری کەرکووک داعش 4 پێشمەرگەی دیلی شەهید کرد. بەوە ژماری ئەو پێشمەرگە دیلانی کە داعش شەهیدی کردوون گەیشتە 11 پێشمەرگە و لە ئێستاشدا 7 پێشمەرگە بەدیلی لە دەستی داعشدا ماون کە لە ڕابردوودا لە باشووری کەرکووک لەلایەن ئەو چەکدارانەوە بەدیلگیرابوون. نوێنەری کە سوکاری پێشمەرگە دیلەکان ئاشکرای کرد بەر لە شەهیدکردنی ئەو 11 پێشمەرگەیە 4 جار لەگەڵ چەند کەسێکدا کۆبوونەوە کە خۆیان بە بەرپرسی باڵای نێو داعش ناساندووە و ئەو بەرپرسانەی داعش داوایان کردووە لە بەرامبەر ئازادکردنی هەر پێشمەرگێکی دیلدا 5 چەکداری داعش ئازاد بکرێن. بەڵام وەکە سوکاری پێشمەرگە دیلەکان دەڵێن بەرپرسانی کورد هیچ وەڵامێکیان بۆ داواکەی داعش نەبووە. ئەو دانیشتنەی کردمانی ئەمە 3 دانیشتمان کردووە لە حومێرە کردومانە لەسەر سنووری داعش. دانیشتنی 2 دانیشتشمان لەناو کەرکووک کردووە لەگەڵیانە داوایان بەڵێ لە ئەوانەی کەوا ڕێپێدراون لەلایەنی بەغدادیەوە لەناو حەویجە و مسڵەوە گەیشتنە کەرکووک ئەگەرەوە بێ ڕێپێدراو نەبێ ناگاتە لای من. بەڵێ بە نوێنەرایەتی نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان و نوێنەری پارتی دیموکراتی کوردستان هەرچی لەگەڵ مابوو. داواکانی ئەوان ڕاستەوخۆ من لەگەڵ منابووە داواکانی ئەوان داوایان کردو 1 بە 5 پێشمەرگەکان بگۆڕینەوە ئایا 5 داعشی ئەوان بدەین 1 پێشمەرگەمان بدەن. دوایەوە بوو چەند ناوێکیان لە قایمێک بۆیان هێناین و ناوەکانیشان تەسلیمێمە کرد وەڵام نەدرانەوە. قیادەی کەرکووک بەرپرسانی هەردوو حزبەکە. چەکدارانی داعش لە گرتێکی ڤیدۆییدا شەهیدکردنی 4 پێشمەرگیان لە نزیک شوێنی ئۆپراسیۆنەکەی حەویجە بڵاو کردەوە. سیان لەو پێشمەرگانە بەناوەکانی بەرزان محەممەد دانیشتووی گەڕەکی کوردستانی شاری کەرکووک و مەریوان مەولود دانیشتووی گەڕەکی شۆرا و هێمن ئەحمەد دانیشتووی قەزای داقوقی سەر بە پارێزگای کەرکووکە و یەکێکی تریشیان خەڵکی ناوچەی قەسرۆکی سەر بە پارێزگای دوهۆکە بە ناوی ساڵح. يعني وكاتا من قليم هبوكا يعني كهاوار من بويانا برد او كاتا حزب مانا كدين بدنجي مو هلبسيو داوا كاركاني اما زي بزيبكا بلا من تازه يستاك خوشم امادم يعني جاي بس ما جاكي سنجركي برزانو والله برزان باتاتو يعني دس خوشي ملكت انا والله زوزو دس خوشي ملكت. بەرپرسانی پێشمەرگە کە پێشووتر لەگەڵ داواکاری و گرت بوونەوەی کە سوکاری پێشمەرگە دیلەکان بوون بەردەوام بەڵێنی ڕزگارکردنی پێشمەرگە دیلەکانیان بە کەسوکارەکانیانەدا. لە دوای ئۆپراسیۆنەکەی حەویجەش سەرجەمیان باسییان لە سەرکەوتنی ئۆپراسیۆنەکە دەکرد بەڵام هیچیان ئامادە نەبوون لێدوان لەسەر شەهیدکردنی ئەو 4 پێشمەرگەیە بدەن. ڕۆکان جافێنارتی کەرکووک.